بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وذهاب همومنا، آمين. يا أخوة بخير بين سرتاومان بخير هاتنتان لكم. زور سپاس لبو رخصان دنيا أو درفتا. أمن بناس مظفر نور الدين، مواليد 1985. ماجستيرم هي لكلية لغات قسمي عربي، خيزان دارم كتاكم هيا. دست من بحفظي قرآن كرديا بنكي هولر هو دارم أو لو برنامجك أو شتي بزور بكرتي كباسي دكين إن شاء الله ببيت معي سود من لبوها ملايك وببيت معي رزامندي خواي قورة لها ملايك من يكم حفظ كردنم بلين سرتاكي هلا من ضاليرة تقريبا دستي بيكرد هلا من ضاليرة سوك الحمد لله لفضلي خواي قورة لعائلتي بابن بدينة وقورة بويما هل من ضالية وداكم باب هاني أوميان دايا ريقاي قرآن بقر مبر لو باب عادة رمي لبو زور آسان ذكرت ريقاي هاتو توم ريقاي أوي كما مستعي باش نبو بينتوا القرآني لكم بخينم للايتن مع مستعي خينديتم لمن ضاليرة خاصة هاوينان سندوز أكم دخين بس إيدي بو نوعي تواو ندبو دواوي كل يوم تواو كرتاري حفت استجب بيرم دتاري حفتي 2007 يكم روجن بو توما مركز اللي دستم بيكرت لبو حفظي قرآن لمركز هولر بنكي هولر راستي كي بخوم زور حزم لبو بيش أو دز بحفظ بكم توك أدروبا داشتك زور قوري كفكر دكيوا بيغمر ما صلى الله عليه وسلم دفرمي أهل القرآن هم أهل الله وخاصته. دواي أوي لكلياش دو برادرم هبو زور باسي أوي عن ذكرت بنازلو نايبتين قرآن يحفظ بكين أمدتين مركزي أتلو نايي راسيكي أمن بخوم لويدة ترسام أجر قرآن ملبركرت بيو دستي بيو نقرم قناه باربم بلام الحمد لله كتخرجم كرد إيدي دستم بيكر دنيتم لهنا وحزم لبو لمالش طبعا زور مشجع بون داكم وبابم زور يارمتي درم بون نخواي بزياد بي لو حتى استاش زور يارمتي درم لها مشتكي بيش أوي بتسمى مركزي صراحة كم لبربو حدودي أو باريستي جزء من لبربو هر زور لقيت كيرا لبرم كرت بلام خينوم بردوام بو بلام كتوما مركز إيدي دستم بيكر لخواي بزياد بحفظه كم زور بإتقان دست بيكر لصالي تاري حفتي 2007 دستم بيكر أو كاتي كتوم مرحلة تقريبا لكوتاية كيبو كم يان مابو نهايتي صالبو بس لفضل رب العالمين أمن تانيم يعني أو تار جزئي كمطلوب لمرحلة كي هر تار جزء كم طواو كل أخوي بزياد بي امتحاني شم كردو أوائل جبوم لفضل إخوي قورا لحدودي تقريبا دو مانجي بوندي لبرم كرت مرحلة كم طواو كرت أوائل جبوم لفضل إخوي قورا بخوي واجبة كان من حفتانا ربع قبو بلام أمن أوها ندرو يشتم كبداية أوها دستم بيكرد يكسر روجانا صفحة كم نبردكرد دادنشم روجانا صفحة كم نبردكرد يعني تقريبا لو ربع شي زياتر من نبردكرد بلام أمن هرزو احتياطي خوم مردكردم قبا أمن لبيشتر بمنا وقت دنيا ظروفك بيتا بيشم أمن طانم ربعكي أو حفتي حازر بكم أمن لو خم صفحة كم نبردكردو إيدي بردوام بيش مرحلة يخون بم لفظي خواي قورا راسيكي أمنو كوغوتم بربع لبرم ندكر بصفحة لبرم دكرت حفظكي من أوها بتون كبداية دبو آليات واشتوام زور ندزاني كل بريبكم أمن بخوم أها دستم بيكرت هر صفحة كي كدستم بيدكرت دمخين دوا تنزارك بكاملي دمخين دوا لبرم دكر لبر أوي الحمد لله توك زور مخين دبوا هلا من ضالي زور قرآن مدخين دوا حفظكم زور بس سريعي دكرت يعني أجر بلم صفحك بددق وتاريخك تواوم دكت حفظكي يعني غلط منقوت يعني متشابهات كان راسه وشي حفظك زور دبيتن توزق متشابهات يعني إشكال دروز دبي لكن حافظي قرآن بس أو كاتي أجر إنسان حفظي باجبي مراجعي زور بيتن أو كاتي دتواني يعني غلبي بكل سر حتى متشابهات كان
لفظي خواي قورا لو مثلا كمراجعات زورة بخوت هس بيدكي أو آية متشابهة لقل أو آيتي أو آية متشابهة لقل فلانة آيتي أو سورتي ولو الحمد لله زور كتاب هيا زور دراسات هيا كمتشابهات كان ما يلبو همورون كرتوا هموي باز زكاتن بلام إيدي إنسان بخوي دبي هول بدا بهر جوريك بي كتغلب كان لسر أوي متشابهات كان يعني تركيز لسر بكاتن طبعا بداية كقوتم كدستم بحفظي كرت بخوم بيش كتم بيش مرحلة خوم مراجعة كم بردوام أو هذا كردوا تقريبا حتى بين جزء إيش من بركر هم روجي أوي كلبر ما مراجعة من كردوا هم روجي يعني مصحف كم دادنا يعني حتى لكاتي إيش مثلا لسر كاونتر مدادنا لسر قنفة مدادنا لسر شتك مدادنا مثلا إيش كي خوم دكردو مراجعة كي خوم دكردو ولا شندري آياتك اليوم عصيب بالم نهاد بايد تمنو تمشى مصحف كي خوم دكر لو حتى بين جزء إيش من بركر هم روجي لبداية أو ندي لبرم بو مراجعة دكر دوا براسي زور مهمة خاصة أو سورة تاني كدور دريجن مثلا سورة بقرة آل عمران أعراف أوانيا دائما أويك لبريدكي بلين أورو ربعي هشتم لبردكم كمسافة زور رويش يأتو هم زاري لبداية أو سورة مراجعة بكوا أو زار ربع كي نوي خود أو صفحة نوي كي خود لبربكا زوكتن أو ندا مراجعة زور تربيتن أو ندا إتقان الدبي أو ندا دتواني بإسراحتي بمراجعي بكيوا وهروا هتا دتواني لنوجه كان يشد بخينيوا زوكا براسي يعني قرآني كمراجعة دكينوا أقلنا نوجه بيكي زور تامل لذتي زياترا يعني هم نيجا كتامتي هي هم مراجعة كت كدستم بيكرت بحفظ القرآن الحمد لله إيدي قط انقطاع من أبو الأخوي بزياد بها حتى استاو بإذن إخوي جورا حتى كاتي وفاتش مع بإذن إخوي جورا بس كدستم بيكرت ل2007 حتى يجي يازدي 2012 استاج ببيرم دي يجي يازدي تواوم كرد ببين صالو تار مانجي بخوي مقرر 6 ساڵە أما بين صالو تار مانجي لبرم كرت مع العلم مانجي رمزانانيش حفظ مرادة قرت زوكا عادة أمن حفظم بيش مرحلة يخوم بو حفظ كم مرادة قرت بتن مراجعة عم ذكر دوا لبر أوي صراحة حزم لمانجي رمضان هموي مراجعة بكموا لو ما مصاش مان يا ديان بخير يا ربي دستيان خوش بي ليرو زور سباس يان دكم يا ربي لميزان حسنات يان بي يكك لوان ما مستانا زنينة كلمانجي رمضان تندمان لبربو تندمان حفظ بو مراجعة معي بيدا كردوا يعني مثلا لمرحلة تار 20 جزء مان لبربو لمرحلة 25 جزء مان لبربو هر همو ماني بي مراجعة دا كردوا لو استاش أمن بطلبة كان يخوم دلم لمانجي رمضان مراجعة بكاملي بي هر تنتان لبرا زوكا بيغمبر مان صلى الله عليه وسلم حزتي جبرائيل دهات خدمة بيغمبر صلى الله عليه وسلم مراجعة بيدا كردوا همو صالح أو صالح كوفاتي كرد 2000 مراجعة كردوا أو بيغمبر مان صلى الله عليه وسلم أما كأمتكينا دبي سالة بيغمبر مان بكينا أو يعني زياتريش بيوسمان بيا لو حتى بيمان دكريتن لمانجي رمضان مراجعي همو أو بشانة بكين أو جزءان بكين كالبرمانة سبارت بوي آية بكام مصحف دس بكين كحفظي لسر بكين ياخد آية مصحف كي بقورين يان نهار زاري يان مثلا دبيني هندك كسي دبيني لسر موبايلي لحفظي دكاتن آية أو باشا يان بيقورين يان بالنسبة خوم أمن وكو تجربة كديتيتيش مثلا لاي طلبة كان ديكش أمن بخوم دستم بيكر بحفظي قرآن لو مصحفه ودستم بيكر مصحفي كبراسي زور رونا نسينكي وهرواها حتى بيمان دكريتن مثلا مصحفك حزمي زور مناسب بيتن أما حسابي أوي نكين مثلا كسيك عمري قتكيا تاوي الحمد لله زور بباشي دبينيتن مصحفتي قتكو كزور زار دبينين كسكا مصحفتي أون دي بيا ياخد دبيني الدور بركي هموي تفسيرا أو إنساني زور مشغول دكا لو محاولة بكاتن يك مصحفي بيبيتن دس بيبكا حفظي لسر بكاتن صراحة أم بتماي قوريني نبون بهيس نوعتي بلام دواي أوي كحفظي كامل متواك لفظي خواي قورا مراجعة كم استلسر أو نسخية كزور لميجا لبر أوي أو نسخية زور رونترا زور واضح تنسرايا استا يعني براسي استوام لها تلسر مصحفي دي كان هاتوان مراجعة بكموا أوشتشي خراب نية بلام
ئەوەی شتێکی باشە کە لەسەر یەک شکل یەک مصحف لەناو مێشکم خەزنا لێیە کە زۆر بە ئاسانی کە مراجعە دەکەمەوە دەزانم سەترەکە ئاەتەکە لە چەند دەرێ تەواو دەبیتن، یعنی هەمووی بەدوانی لە مێشکم خەزم بووە. بەنسبەت خوێندنەوەی قورئان یعنی وەکو تەجروبەی خۆم کە هەستی پێ دەکەم و هەروەها کە تەڵەبەش دەبینین لە ماڵێ ئینسان کە قورئانی بەتەمای حفظکردنە بەڕاستی هەندێک ئالیات هەیە زۆر تەئسیر دەکاتن لە بۆ حفظێکی چاک. یەکێک لەوان جێیەکی هەمومان دەزانین بێدەنگ بیتن و هەروەها بێ ڕسم و بێ شکل و شێوە بیتن، ئەو جێیە کە دادەنیشی ئەوها کو بڵێن پشتی ڕاز بکاتەوە چونکە ئەوە زۆر تەئسیر دەکات نەوعیەتی دانیشتن، یعنی کەس ئەوها دابنیشی کە ئەنەما کەسێکی زۆر سیقەی بەخۆی بکە بالفعلیش دەبێت سیقەی بەخۆ بێت چونکە ئەو لە خزمەت قورئاندایە و هەروەها ئەوهاش حفظی بکاتن ئەوها بیلێتەوە لە پێشەخۆی کە ئەنەما مامۆستا لە بەرامبەرێتی. زۆر جار تەڵەبەی وا دەبینین کە حفظەکەی دەلێتەوە زۆر بە قەلیقی و بە مشەوەشی دەلیان مەسەن دەلێ مامۆستا لە ماڵێ زۆر باش بووم بەس لێرە نازم لێم تێک دەچی کە لێی دەپرسی باشە لە ماڵێ کو حفظەکەی دەلێەوە کو مراجعەکەی دەکەی دەلێ وەڵا مامۆستا بەدەنگ دەیلێمەوە ئێدە باش مادەم بەدەنگ دەیلێەوە ئێستش عینی نەفسی دەنجی بلێەوە، یا مەسەن کەسی وایە دەلێ لە ماڵێ زۆر لە پێشە خۆم دەیلێمەوە لێ ئێستا بەدەنگ دەلێمەوە لێم تێک دەچیتن کەواتە ئەو دوو نەوع خوێندنەوە ئینسانی يعني مرتبك دكا وقلق دكاتن لو محاولة بكا لمالي بنوع دنجك بخينتوا دنجك توزك لسر خو بخوي جي لخوي بيتن واش هز بكا كلا برامبر مع مستاي خوي دانشتيا چونکە ئەو شعورەی دەبیتن زۆر بەڕێک و پێچی دەیلێتەوە لێ کە دێتە بەرامبەر مامۆستاش لە واقع کە لە مەرکەز دادەنیشی هیچ تووشی قەلقی و لە بیرچوونەوە نابیتن ئینشاءالله. چەند ئاەتێکی دەخینمەوە لە خزمەتتان ئینشاءالله خوای گەورە لێمانی قبوڵ بکە. چەند ئاەتێکی لە خزمەتتان دەخینمەوە بەو شێوەیە کە ئەم بخۆم لەبەرم کردیە و لە پێش مامۆستاشم کە دەمخیندەوە. بسم الله الرحمن الرحيم ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون. بالنسبة مراجعة برأسي مراجعة زور مهمترة لحفظكي چونکە زۆر جار ئینسان حەفظ دەتوانی بیکاتن بەڵام هیمەتی نییە لەو مراجعەکە هیمەتێکی دەوێت وەختێکی دەوێت تەفەڕوغێکی دەوێتن. ئینسان یەکەم جار بەڕاستی دەبی یەکەم جار نیەتی خۆی خاڵز بکات لە بۆ خوای گەورە چونکە ئەو نیەتە زۆر مهمە کاتێک کە نیەتمان لە بۆ خوای گەورە دەبیتن خوای گەورە تەوفیقمان دا هەروەکو خوای گەورە دەفەرمێ والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا لێ ئەمە یەکەم جار نیەتەکەمان خاڵز بکەن لە بۆ خوای گەورە. دووەم عادەتەن مراجعەمان وردێکی یەومیمان هەبی ثابت بەردەوام بیتن کە ئەمە ئەو مراجعەیەمان هەبیتن لێمان نەڕوا ئەمە هەموو یعنی بەڕاستی ئەو مراجعەیە ئەو لە خزمەت قورئان بوونەدا یعنی بەڕاستی غذاءەکی ڕوحیە ئەمن هەموو یعنی بەڕاستی بخۆم وا هەز دەکەم و یعنی بە تەڵەبەکانش دەلم و هەز یعنی دەوروبەریشم هەر ئەوها باز دەکەم کو ئەمە مەسەلەن ڕۆژێ 2 جەم و 3 جەم یعنی 3 جەم نابی لێمان بڕواتن ئیلا دەبی خواردنی بخۆین بەڕاستی ئەو غذاء ڕوحیەش ئەو قورئان مراجعەکردنەوە ئەو قورئان خوێندنەوەی بەڕاستی ئەگەر نەیکەین ڕوحەکەمان دەمری کە ڕۆحیشمان مرد بەڕاستی جەسەدیشی ئیسیفادەی نییە ئینسان ئیسیفادەی لێ ناکاتن. لێ مراجعە زۆر مهمە. ئەو مراجعەیەش دەبی دەست پێ بکەین بەڕاستی هەتا پێمان دەکرێت لەگەڵ گروپ بین زۆر باشە چونکە ئینسان عادەتەن طبیعەت وایە ئەگەر بەتەنێ بوو تووشی مەلەل دەبیتن و تووشی تەمبەڵی دەبیتن لێ با لەگەڵ گروپ بیتن محاولە بکەین ئەو گروپەی کە تێشی داینە گروپەک بی هیمەتی لە من بەرزتر بی لە من باشتر بی نالێم مەسەلەن گروپەکە زۆر لە هیمەتی لە من بەرزتر بی ئەمن نەتوانم بگەمەوان و تووشی ئینهیار و بێتاقەتی تەمبەڵی بم نە بتوانم لەگەڵ وان بم بتوانم لەگەڵ وان بڕۆم لێ محاولە بکەم لەگەڵ گروپەکی بم بە هیمەت بن مراجعەکەی بکەین. لێ کە تەواویش بووین ئەمە کە حفظی قورئانی کە تەواو دەکەین معنای ئەوە نییە تەواو ئیشەکەمان خلاص ناوەڵڵا ئەو کاتی دەست پێ دەکا ئەو کاتی ئیشەکەمان زیاتر بەڕاستی بارەکە زیاتر لە سەشارمان قورسترە لێ دەبی زۆر بەجددی دەست پێ بکەین هەلەو ڕۆژی تەواو بووین دەبی ئەمە دەست بە مراجعەکی مکەثەف و چاک بکەین. بەڕاستی ئینسان مەشاغلی زۆرە ئەوەی دەوامی هەیە ئەوەی ماڵ و حاڵ و ئەو شتانەی هەیە ئەوەی تەڵەبەیە ئەوەی هەر کەسە و زروفەکی هەیە بەڵام دەبی ئەوەی بزانین قورئانی بکەینە ڕقم 1 لە ژیانمان
کە قورئانمان کردە ڕقم یەک هەموو کاروبارەکان وەکو باسمان کرد هەمووی ڕێکوپێک دەبی زۆر ڕێکوپێک دەڕواتن. ئەمن کە بخۆم بەڕاستی ئەوها مراجعەکە دانایە مەسەلەن هەتا لەگەڵ ڕۆژی ڕۆژانەی حیاتم مەسەلەن بتوانم بیگونجێنم ئەمن لۆ خۆم ئەوهام پێ باشە ئینسان ڕۆژێ دووز ئەچی مراجعە بکاتەوە، چونکە چەند مراجعەکەی زیاتر بی ئەوەندە باشترە. ئەگەر کەمتر بی لەوانەیە ئەو کاتی ختمەکە تاخیرتر دەبی حەفظەکە لەبیر دەکرێتن. لۆیە هەتا پێمان دەکرێت با ڕۆژێ دووز ئەک مراجعەکە بکرێتەوە زۆر باشە. ئەو جا مەسەلەن کەسی وا هەیە ماشاءالله هیمەتی زۆر بەرزە ڕۆژێ 5 جوزئی مراجعە دەکاتەوە، لەوانەیە ئەمن ئەوهام پێ نەکرێت 5 جوزئم پێ نەکرێتن، بەڵام يعني هەتا پێم دەکرێت قەدەر ئیمکان بتوانم ڕۆژێ دووز ئەچی مراجعە بکەمەوە. ئەو جا کەسی وا هەیە ئەو جوزئەی کە مراجعە دەکاتەوە چەند جاریش دەیلێتەوە لە نەفسی ڕۆژ هەتا ئیتقان بکە لە حەفظەکەی. لۆیە هەتا پێمان دەکرێت بەڕەئی من نازام ئەوهام پێ باشە ڕۆژێ دووز ئەچی مراجعە بکەینەوە. بەنسبەت کاتی مراجعەش هەر ئینسانێک و ظروفەکی هەیە. باشترین وەخت ئەوەندەی کە ئینسان بتوانی ئەوەندەی کە ئەمن مەسەلەن کە مراجعەی دەکەم و هەستی پێ دەکەم پاش نوێژی سبەینێ زۆر کاتێکی باشە. یعنی سبحان الله کاتی دیکەدا دەنێی مراجعەی دەکەیەوە لەوانەیە یعنی ئەوەندە مێشکت ساف نەبیتن، لەوانەیە دەنگ هەبیتن، لەوانەیە بانگ بکرێ و میێوان بێ شتێک ڕوو بداتن نەتوانی ئەوەندە مراجعە بکەی، بەڵام پاش نوێژ سبەینێ سبحان الله یعنی جەوەکە زۆر سافە، مێشکەکە زۆر سافە، لێ زۆر یعنی دەبینی لە مودەی زۆر کەم مراجعەی زۆر چاکت پێ دەکرێتن. هەتا پێمان دەکرێت هەتا پێم بکرێ ئەو کاتی مراجعە دەکەمەوە، چونکە بەڕاستی بیدایەتی ڕۆژیشە کە بیدایەتی ڕۆژم دەست بە قورئان دەستم پێ کرد بەڕاستی بەرەکەتێکی زۆر عەجیب لە هەموو شتێکی دەبینم، لە هەموو شتێک سبحان الله خوای گەورە هەم تەیسیری هەموو ئیش و کاروبارەکانم دەکا. ئەو ڕۆژی کە لە نوێژی سبەینێ ڕامڕاجعەی نەکەمەوە پاش نوێژی سبەینێ سبحان الله یعنی نازانم نفسیەنە یان هەرواشە بالفعلیش وایە یعنی هەموو کاروباری دنیاشم ڕێک و پێک نابیتن. یان مەسەن کەسی وا هەیە هەندێک جار ئەمن ئەگە پاش نوێژ سبەینێ پێم نەکرێتن پێش نووستن يعني حتى ئەگەر مقدارەکە زۆر کەمیش بوو مەسەلە نەمتانی بە تەواوی بە کاملی مراجعە بکەمەوە بەڵام بەشێک هەر مراجعە بکەمەوە پێش نووستن. یان هەندێک جار مەسەلەن دەبینی پاش نیورانان يعني بینی نیوران و عەسر یاخود پاش عەسرێ دەتوانین ئەو کاتی مراجعە بکەینەوە. ئیدی هەر ئینسانێک و طەبیعەتێک و ظروفێکی هەیە. لە کۆتاییدا باسیەوە دەکەم کە پێغمبەرمان صلی الله علیه و سلم دەفەرمێ الدنیا مزرعة الآخرة، لۆیە دەبی ئەمە لە دنیای توێشوێکی باش ئامادە بکەین لە بۆ قیامەتمان، لە بۆ ڕۆژی قیامەت. باشترین توێشوش ئەوەیە کە ئەمە لە خزمەت ئەو قورئانەی دابین، لەبەر ئەوەی هەر کەسێک لە مصاحبە و برادەراتی لە خزمەتی ئەو قورئانەی دابی بەڕاستی پێی گەورە دەبی، بۆ قورئانەی گەورە دەبیتن، چونکە صفەتی قورئان وایە هەر کەسێک لە خزمەتی دابی لە صفەتی خۆی بەو کەسەی دەبەخشیتن. لێ داوا دەکەم لە خوشکان و لە برایان هەتا پێیان دەکرێت چەند زووتر بی ئەوەندە زووتر دەست پێ بکەن بە حفظی قورئان. یعنی هەتا پێیان دەکرێت لە منداڵی ڕا بە محاولەی ئەوە بکەن منداڵەکان لە منداڵیەوە دەست پێ بکەن، چونکە بەڕاستی وەکو دەڵێ العلم في الصغر كالنقش على الحجر. منداڵ بەڕاستی ئێستا بخۆم مثلا چەند جوز ئەکەم لە منداڵی لەبەرکردیا هەتا ئێستا یعنی حساب کە مراجعەی ناوێتەوە لەبەر ئەوەی حەفظێکی زۆر چاکە لەبیر ناچیتەوە. هەتا پێمان دەکرێت لە منداڵیەوە محاولە بکەن لەگە منداڵەکانمان نەگەتکێتیڕە. دوایش کە ئەو کەسی کە گەورەش بوو عمرێکی گەورە بوو پێ نابێ ئەمن عمرم گەورە بووە ئیدی پێم ناکرێتم تازە ئەم گەورە بوویمە نا، ئەتوو دەست پێ بکە بەردەوام بە لەگە و کاروانەی ئینشاءالله بەردەوام دەبی. زۆر کەسیش لە عمرێکی گەورە دەستی پێ کردێ و تەواویش بۆ لە فەزلی خوای گەورە الحەمدولله تەواوی کردیا. لێ پێم باشە هەتا پێمان دەکرێت لە خزمەت ئەو قورئانەی دابین و هەروەها هەتا پێمان دەکرێت طبعا هەم کەسێک ظروفی هەیە هەم کەسێک مەشاغلی هەیە و مەشغوڵی هەیە، بەڵام وا بکاتن ظروفەکەی بەلاوە بنێت تۆزێک لە خزمەت ئەو قورئانەی دابیتن، قورئان بکەینە دەرەجەیەک لە ژیانماندا، بکەینە ڕقەمیەک لە خزمەت وی دابین، باوەڕ بکەن هەموو ژیانمان ڕێک و پێک دەبیتن. هەر بخۆم نەفسیەن کە سبەیناکە لە خەوی هەڵدەستم لۆ نوێژی سبەینێ مێشکم لەسەر ئەوەیە لە جەدوەلمدایە ئەمن ئەوڕۆ چەندی مراجعە دەکەمەوە، چەند دەتوانم لە خزمەت ئەو مراجعەی دابم. ئەو ڕۆژی کە ئەو مراجعەی دەکەم بەڕاستی نەفسیەن زۆر مرتاحم، کاروبارەکانم هەمووی زۆر ڕێک و پێکە، هەموو شتەکان سبحان الله مسەخەر دەبی لە بۆت، یعنی هەتا نەفەرەکان هەتا کاروبارەکان هەموو شتەکان. ئەو نقطەیەک. نقطەیەکی تر بەڕاستی کە زۆر مهمە کە دەستمان پێ کرد
یعنی نیەتی خۆمان نوێ بکەینەوە لەگە خوای گەورە خاڵیسەن لە بۆ خوای گەورە بیتن چونکە نیەتەکە زۆر مهمە ئەگەر ئەمە نیەتەکەمان چاک و باش بوو خاڵیسەن لە بۆ خوای گەورە بوو ئەوە خوای گەورە تەوفیقمان دەداتن کە تەوفیقماندا و لێمانی قبول کرد ئەو کات ئەجر و پاداشتەکەی بەدەستدەینین کە مەبەستمانە ئەویش ئەوەیە کە ئەمە دەمانەوێت ئەهلی خوای گەورە بین کە پێغمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەهل القورئان هم ئەهل الله وخاصته وهروە کە لە خزمەت قورئاندا دەبین بەڕاستی هەم لە دنیای سەرفراز دەبین بەختەوەر دەبین بەڕاستی بەختەوەر دەبین ژیانێکی زۆر خۆش و ئاسوودە دەژین هەمیش لە قیامەت ئەو ئەجر و پاداشتەی بەدەستدەینین کە پێغمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ بە حافظی قورئان دەگوترێ لە ڕۆژی قیامەت اقرأ وارتقي ورتل کەواتە ئەجر و پاداشتەکە زۆر گەورەیە ئەوە لە بۆ حافظی قورئانەکە و هەروەها ئەو قورئانە دێ شەفاعەتی لە بۆ حافظی قورئانەکەی دەکا ئەو کەسی کە قورئانەکەی لەبەرە و بێجگە لەوەش کە داک و بابەکەش ڕێزیان لێ دەندرێ لە ڕۆژی قیامەت تاجی کەرامەتیان لە بۆ تێدەیەخرێ بەواسطەی ئەو منداڵەی کە هانیاندایە لە دنیایەکە لە خزمەت قورئاندابی قورئانەکەی لەبەر بکە کەواتە ئەگەر لە خزمەت قورئاندا بووین هەم دنیایەکەمان بەختەوەر دەبی هەم ئاخرەتەکەمان هەتا سەرفرازی دنیا و قیامەت بین بەڕاستی لە خزمەت ئەو قورئانەی دابین و هەروە زۆر سوپاسی داک و بابم دەکەم سوپاسی خوشکەکانم دەکەم سوپاسی هاوسەرەکەم دەکەم کە بەڕاستی یارمەتی دەرمن لە خزمەتی ئەو قورئانەی دابم زۆر سوپاسیان دەکەم خوا ئەجر و پاداشتیان بداتەوە زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی پەیام دەکەم ئەو دەرفەتەمی لە بۆ ڕەخسان ئەو دەرفەتای لە بۆ حافظ قورئانەکان دەرخسێنن خوا خێریان بنووسی لە میزانی حەسەناتیان بی ئینشاءڵڵا بەڵکو ئینشاءڵڵا ببینەمایە ئەوەی کەسێک ئیسیفادەمان لێ بکە بەڵکو ئێمە ببینەمایە ئەوەی ببینە قودوەی حەسەنە کە کەسانێک کە بن چاو لە ئێمە بکەن خوای گەورە لە ئێمە و لەوانیش قبول بکە زۆر سوپاسی هەم لایەک دەکەم